ئەزان سڵاو خۆشحاڵین لە بەرنمەیەکتری ڕاڤە بە دیدارتان شا دەبین. تەوەری بەرنمەکەمان گفتوگۆکردن ئەبێ لەبارەی ڕۆڵی سینەما لە کایی کللتوردا بە میوانداری زۆر بەڕێز و خۆشەویست کاک دکتۆر دڵشاد مستەفا سەرۆکی بەشی سینەما لە زانکۆی سلێمانی. کاک دکتۆر دڵشاد بەخێر بیت و خۆشحاڵین. زۆر سوپاس کاک سەربەست. تەوەری بەرنمەکەمان هاوکاتە لەگەڵ یادی ڕاپەڕین 33 ساڵ یادی ڕاپەڕینی خەڵکی کوردستان وێڕای پیرۆزبایی ئەمیادا. پێمان خۆش بوو قسێ بکەین لە بابەتی بایەخی سینەما بە تایبەت بۆ میلەتێکی بەندەست، بۆ میلەتێک کە هێشتا بەشێکی گەورەی خاکەکەی گەلەکەی لەژێر زۆڵمی ستەمایە، ینی بە جۆر لە جۆرەکان داگیر کراوین. ڕەنگە ئەگەر بۆ نمونە سینەما بۆ میلەتێکی ئازاد و کراوە بایەخێکی هەبێ، بۆ میلەتێک کە مێژوویەکی لەگەڵ داگیرکاری و تراژیدیا و ئەو زۆڵ مستەمە گەورانەی کە لە سەدەی 19 و 20 لە کوردکراون سینەما ڕۆڵێکتری هەبێ، بایەخێکتری هەبێ. پێمان خۆش بوو کە ئەم تەوەر لەگەڵ جەنابەت گفتوگۆ بکەین و بەڕاستی پێم خۆشە بۆ پرسیارەکە دەست پێ بکەم سینەما لەم خۆناغە تازەیە چی؟ یعنی ئەوەی کە ئەمڕۆ ئێمەی بینین و بەریەکەوین سینەما لە دوای 100 ساڵ ئێستا سینەما گەیشتۆتە کوێ، تێگەیشتنیەوە بۆ سینەما چییە؟ زۆر سوپاس بۆ کەناڵی سلێمانی. لە ڕاستیە سینەما خۆی ئەگەر لە ڕۆژگاری ئەمڕۆیە سەیری کەین لە تەواوی کایە کللتوری و ڕووناکبیریەکانی دنیاە و تەنانەت لە کای فکر و هەزری خۆراواشە ئێستا وەکو هێزێکی نەرم تەماشایەکەن کاتوانێ مامەڵەیەکی دروست و ورد بکە لەگەڵ هەموو پێکاتە کۆمەڵایەتەکان، لەگەڵ هەموو گۆڕانکاریە سیاسیەکان، لەگەڵ مێژوو، لەگەڵ ئێستا، لەگەڵ ئایندا. ئەم هێزە نەرماگە لە ڕۆژگاری ئەمڕۆیە ئێمە وەکو کورد بتوانین سەرنجی بخەینە سەر، ڕەنگە کۆمەکمان بکا بۆی کە بە جۆرێک لە جۆرەکان ڕوانینێکی تۆزێک جیاوازتە دەربارەی مێژووی خۆمان، دەربارەی خەبات و قوربانیدان و ئەو بەرخودانی گەلی کورد لە مێژەوە هەی بووە تاوەکو ئەمڕۆ بەکاری بهێنین لە ڕاستیە. بەڵام ئەوەی کە جێی داخا لەبەروی کە کەرەستەی بەرەمهێنانی فیلم بە هیچ شێوازێک لە دەسەڵاتی ئێمەیانە بووە، چونکە کاک سەربەستەوەمان بیر نەچێ بەشی زۆری بەرهەمهێنانی سینەمایی بەستراوە بە هێزێکی ئابووری مەزنەوە، یا ئەبێ دەستگایەکی دەوڵەتی وەکو دەوڵەت لە پشتی بەرەمهێنانەوە بێ، یاخود ئەبێ کۆمپانیەکانی بەرەمهێنان کە کۆمپانیای کەرتی تایبەتن. هێشتا ئەم دیوە لە ناو نیشتیمانی ئێمە بۆ شێوازە گەشەی نەکردو. ڕەنگە کەرتی تایبەت و بەرهێنان لە شوێنی ترا بکە، بەڵام و بەرهێنان لە کای کەلتورە نەبووە نەریتێکی زۆر دیار لە کۆمەڵی ئێمەیە و بەرهێنان لە کای کەلتورە وەکو ئەرکەوتۆتە ئەستۆی حکوومەت لە ڕاستیە کە ئەمە لە کەم وڵاتی دنیا ماوە ئیتر ئەم شتانە لە ژێر ڕکێفی حکوومەتە بێ، یاخود بە جۆرێک لە جۆرەکان ئەرکێک بێ بەسەر شانی حکوومەتەوە بێ. ڕاستە لە دەوڵەتە شمولیەکانە بۆ نمونە کاتێک لە 1970 لینین سەرکرداتی شۆڕشێگەکا و وڵاتەکەی ڕزگارەکە لە دەسەڵاتی قەیسەر و ئەو تەزا بەناو بانگی کە تایسەش ئەو ترێتەوە کە گوایە سینەما لە هەموو شتەکان بۆ ئێمە گرنگترە، دەوڵەت دەستەگرێ بەسەر کای سینەمایە بۆ بەکارهێنانی وەکو هۆکارێکی پروپاگەندەی بۆ گەیاندنی بیری سۆسیالیزم بۆ دنیا. بەڵام بۆ نمونە حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتێک نییە بیر لەوە بکاتەوە سینەما بخاتە خزمەتی جۆرێ لە پروپاگەندەوە بۆ خۆی، بەقەدرەوەی کە خەمی ئەو خەمێکی کەلتوریە، خەمێکە ئەوێ مێژووی ئەمنەتەوەی ئاریشەکانی ئینسانی کورد، هەموو شتانی کە پێویستەکە بۆ سەلماندنی شوناس و مێژوو مانەوەی ئێمە و کوونەتەوەیکی بندەست لەم شوێنەیە سینەما بخاتە خزمەتی ئەوە و دەسەڵاتێکی یا هێزێکی ئابووری گەورەیەوێ ئەمە بکا. لە ڕاستیە حکوومەتیش لەم دواییانە لە هاتنی داعش و لە پێشەوەشۆ بە قەیرانی دارایی زۆر گەورەیە تێپەڕێ، ئێمە ناتوانین فشارێکی زۆری بۆ بێن، بۆیە بێ کەرتی تایبەت بێتە ناوم کایەوە. کاتێکیش کەرتی تایبەت یەتەم کایەوە هێزی خۆی خاتە گەڕ لەم کایە کە بازاڕی سینەما هەبێ یا بازاڕی فیلم هەبێ. ئێستا هەندێک فیلم پیابوون و هەندێک بەرەم هاتوون و خەڵگە چێ بۆ بینینی فیلم لە سینەما، بەڵام هێشتا ئەمە بازاڕێکی وامانیە تاکو بتوانین ئەم کاڵایی تیاساخ بکەنە بۆی کەرتی تایبەتیش نایەتە پێشێ. بە هیواین بتوانین ئەنی لە ئایندەیەکی نزیکاگەر وردە وردەم قەیرانە داراییانە بەرۆکی حکوومەت بەربا کەرتێکی هاوبەش دروست ببێ لە نێوانی حکوومەت و کەرتی تایبەت هاپێکەوە. وەختی خۆی حکوومەتی عێراقی ئەم شتەی دروستکرد ناوی نابوو کەرتی هاوبەش، بەشێکی حکوومەت فەندیە کرد، بەشێکشی کەرتی تایبەت پێکەوە بەرهەمەکانیان بەرەمێنا و سینەمایان دروستەکرد. بەداخەو لە عێراق دروست نەبوو، بۆیە لەلای ئێمەش بۆ شێوازە گەشەی نەکرد. کاک دکتۆر پێم خۆشە لەسەر بۆ ئەم قۆناغی سینەما لەسەر ئەو سیحر و ئەفسونە قسە بکەین کە
ئێستا سینەما بەهۆی گەشەی تەکنەلۆژیا بەهۆی دروستبوونی کۆمەڵی مەدرسەی سینەماییەوە یعنی سەر لەسەراستی دنیا سینەما بە زۆر لە جۆرەکان زۆرجا پێڵن پیشەسازی سینەما ینی پێم خۆش لەم گۆشەیە قسەمان بۆ بکەیت لەوەی کە سینەما ئەم سیحر و ئەفسونەی ڕەنگە لە هەندێک کایی هونەری تر زیاتر پێشکەوت بێت یان جانبەکەی زیندووترە پێشوازیەکی باشتری لێکرێ ئەلم ڕەنگەیەوە ڕاستە لە دروستبوونیەوە هەتاوەکو ئەمڕۆ سینەما بەشێک بۆ لە پیشەسازی لەبەرەوەی کە مامەڵەیەکی دروست لەگەڵ ئامێراکە یان ئەگەر کامێرا دروست نەبووایە بە تایبەتی ئەمە لە کامێرای بەرخۆر و لە کامێرای شەمسیە و وردەوەردە هات و کامێرەی فۆتۆگرافی دروست بوو گەشەی کرد و کۆمەڵێکی زۆر گۆڕانکاری بەسەرا هاوهەتاکو و سینەماتۆگرافەکەی برانی لۆمێر دروست بوو یەکەم فیلمیان پێتۆمار کرد و دوای شاپیان نمایش کرد ئەم گەشەکردنەی وردەی تەکنەلۆژیا و پیشەسازی هاوکاتە لەگەڵ گەشەی سینەمایە یعنی تاکو پیشەسازی سینەمایی تاوەکو تەکنەلۆژیا گەشە بکە سینەما لەگەڵ یا گەشاکە ئەم سیحرە سیحری وێنەیە لە ڕاستیە لەبەرەوەی کە وێنەیە دەتوانێت بە بەردەوام جۆرێک لە ڕیاڵەتی بۆ ئێمە دروستکە جۆرێک لە واقعمان پیشان با کە خودی واقع خۆشی وانە تەنانەت ئەمە وای کردو بەشێک لە بیریارانی ناو پۆستمۆدێرنە ترسی ئەویان بۆ دروست ببێ کە جۆرێک لە وێنەیە تەکایەوە کە ئەم وێنەیە ڕیاڵەتی نییە ئەم وێنەیە ڕاستی نییە لە ڕاستیە وێنەیە دەتوانێت سیحری واقع بەتاڵ بکاتەوە جۆری واقعمان بۆ دروست بکە کە خۆی لە ڕاستیە وانە یعنی ئەتوانێت بە هەموو شێوەیەک ئەم ئەفسونەی کە وێنە هەیەی بە تایبەتی وێنەی جوڵاو جۆرێک لە کاریگەری لەسەر دەرونی خەڵک بەجێ بهێڵێ کە واقعمان یا حەقیقەتمان بە دیوێکی تر پێ بفرۆشێتەوە بۆ ترسێک هەیە لە هەموو ئەو شەپۆ لە بەهێزەی سینەما هەیەی بۆ کارکردن لەسەر عەقڵی خەڵک و لەسەر هزر و باوەڕی خەڵک بۆیە تا تەکنەلۆژیا پێشەکەوێ سینەما و ئەفسونی سینەما زیاترە بێ و جۆرێک بە جۆرێک لە جۆرەکان واکات وێنەیەک بەرهەمبێنێکە کە من کێشمانەکە بۆ خۆی وامان لێکا بە بەردەوام تەماشای بکەین تۆ سەری کوواڵیتی وێنە بکە مەسەلەن لە وێنەیەکی شەمسیە وردەوردە وێنە ڕەش و سپیا ئەگۆڕێ بۆ وێنەیەکی ڕەنگا و ڕەنگ وردەوردە ئەگۆڕێ کامێرای 8 ملیم و دوای بۆ 16 ملیم و دوای بۆ 35 دوای بۆ سوپەر 35 دوای کامێرا گۆڕێ بۆ دیجیتال کە ئەگۆڕێ بۆ دیجیتال وردەوردە کوواڵیتی وێنە فەرقەکە بۆ نمونە کامێرایەکی سینەمایی سوپەر 35 ملیم کوواڵیتی وێنەکەی 2.5 کە یعنی 2.5 ئێستا ئەم کامێرایی کە من و تۆ وێناگرێت 4K وێناگرێ ینی بە کوواڵیتی 4K وێناگرێ کەواتە ئەم گەشەی تەکنەلۆژیا وای کردووە وێنە ئەوەندەی تر جوانتر بێ سحری وێنە ئەوەندەی تر جوانێکی سەرچمان ڕابکێشێ کەواتە ئەمە وێنەیە کە کاریگەری لەسەر ئێمە بەجێڵ ئێمە ئەفسونی وێنەی جوڵاوە ئێمە با بۆ خۆی و جۆرێکە لە سحرکە لە دروستبوونی وێنەی جوڵاوە تاکو ئەمڕۆ بەردەوامە گرنگ ئەوەی ئێمە چۆن نتوانین مامەڵە لەگەڵم کەرەستەیە بکەین بۆ ئەوەی کە بیخەینە ڕاژەی جۆرێک لە گۆڕانکاری کۆمەڵایەتی سیاسی ئابووری کە قۆناغەکەی خوازێ ئەمە بۆ ئێمە گرنگە و ئەمەش ئەو کایە کە ئەبێ لە مدوا فیلمسازی کورد لێ بکاتەوە چۆن نتوانێت سینەما بخاتە ڕاژەی کوردبوونەوە و کای کوردبوون کە ئێمە پێویستیمان بە دروستکردنی جۆرێک لە شوناسی کەلتوری بۆی کە دنیا لەو گۆشێشەوە تەماشامان بکە کاک دکتۆر دڵشاد هاوکاتەوەی کە بەڕێزت باسیەکەی لەوەی کە جیهانگیری وە گەشەی تەکنەلۆژیا خزمەتی گەورەی بە بواری سینەما کردووە بە زانستبوونی سینەما لەوەی کە کۆمەڵێک ئەکادیمیا کرایەوە ئێستا بۆ خۆتان بەڕێستان بەرپرسێکێکن لەو ناوەندە ئەکادیمیانی کە ئەرکی پێگەیاندنی سینەماکارە لە هەموو گۆشەکانی ئیشکردن لە ناو سینەماوە ئەمە چ ڕۆڵێکی دیکەی هەبوو لەوەی کە سینەما بایەخێکی زیاتری هەبێەوە بتوانێت ئەو تەشویقی جەناوت باسیەکەی زیێرانی هاوشانی پێشکەوتنی تەکنیک گەشەی لایەن ئەمڕۆیەکەش لە ڕاستیە سەرەتای دامەزراندنی خوێندنگەکانی فیلمسازی لە هەموو دنیا ئەبن بە یەکێک لەو پایانەی کە ئیندستریەکە یا کایی بۆ بەرهێنانی سینەما خۆی پێویستی پێێتی بۆچی لەبەرەوەی کە مەپێویستیمان بە خەڵکێکە بتوانێت مامەڵە لەگەڵە ئامێرانە بکە بە شێوازی زانستەکەی چۆ گوتم سینەما کایەکی زۆر هەستیارە ینی زۆر فرەهەستەوەرە و هەموو وێنەیەک لە پشتی خۆی و هەڵگری مانا و جیهانبینیەکی جیاوازە لەبەرەوەی کە شێوازی بەرمێنانی مانا لە ناو وێنەیە پێویستی بە تێگەیشتێکی زیاترێ ئەو کاتە ئێمە پێویستیمان بە ئەکادیمیایە پێویستیمان بەوەیە خەڵکێکمان هەبێ بە شێوازە دروستەکە بزانێ ئەم وێنەیە چۆنی دروستەکرێ من لە قسەکەی پێشترمە ئاماژەم بەوەیە کە بۆ نمونە کەسێک وەکو لیویتار ترسیەوەی هەیە وێنەیەکمان بۆ دروست ببێ ئەم وێنەیە وێنە ڕاستەقینەکە نەبێ کەواتە
هێزێکی خەتەرناکمان ئێمە لە بەردەم هێزێکی خەتەرناکین کە وێنەیە توانێت دەستکاری حقیقەت و واقعی ئێمە بکە ئەگەر بێت و کای ئەکادیمیا بە باشی نەیەتە ناو ئەم شوێنەوە ینی سینەما نەبینە ناو ئەکادیمیاوی ئەکادیمیان نەتوانێت خزمەتی ئێمە بکە لەوانەیە وێنەیەک بەرهەم بێنین کە ئەم وێنەیە بەبێ ئەوەی کە مەبەستمان بێ لە دژی خۆمان جاریشکە بەکار بێتەوە بۆی ئەوەی گرنگە بۆ ئێمە هاتنە ناوی ئەکادیمیان بۆ ئەم کایە بەس بەتەنیا بۆ دروستکردنی جۆرێک لە هۆشیاریە بەرامبەر کەرەستەیە کە ناوی وێنەیە ئەم هەنگاوە هەڵبەتە لە زانکۆی سەلاحەدینەوە دەستی پێکرد پێشتر لە زانکۆی سەلاحەدین لێ بەشی سینەما کرایە و هونەرمەندێکی دیاری کورد دکتۆر سەلمان فاخ کاکەی هات لەوێ بەشی سینەمایی دامەزران ماوەیەکی زۆر خۆی پێوی ماندوو بوو هەوڵێکی زۆریدا بۆ گەشەی ئەم بەشە و بەشێکی باش لە خەڵک چوون لەوێ خوێندنیان کرد و لە دوایە دەرچوون و هیچە بەشێکیان مامۆستان بەشێکیان مامۆستان لە زانکۆی سەلاحەدین بەشێکیان لە زانکۆی سلێمانی ئەم هەنگاوە ئێوە دەستی پێکرد لە ڕاستیا و هەوڵێکی زۆر ئازایانە و بوێرانە بوو لە ڕاستە تۆ سینەما بەو سەرەتاییە و بەو بێکەرەستەیە بخەیتە گەڕ هەوڵێکی زۆر باشی دکتۆر سەلمان فایق و لە دوای ساڵی 2016 لە زانکۆی سلێمانی دو ئەوەی کەمە لە 2015 گەڕامەوە بۆ کوردستان دوای خوێندنی دکتۆرە لەگەڵ هەندێک لە هاوڕێکانمان بیرمان لەوە کردەوە کە زانکۆی سلێمانی وەکۆی کە ناونراوە پایتەختی ڕۆشنبیری ناکرێ ئەم لایەنەی فرامۆش بکەین ینی پێویستی بەوەیان مامۆستاشمان هەبوو توانا هەبوو بەشەکەمان دامەزراند و وردە ئێستا خەریکین لەو ئەکادیمیەوە لانی کەم خەڵکی تەکنیکی دروستەکەین بۆ نمونە سینماتۆگرافەر دروستەکەین ئێمە پێشتر کە فیلممان دروستەکرد لە سلێمانی لە هەولێر لە دوهۆک ئەبوو پەنابەرین بۆ سینماتۆگرافەر لە دەرەوەی هەرێمی کوردستانەوە ئێستا بە پێچەوانەوە کاکسە بەس تێبینی بکە بەشێکی باش لە پرۆداکشنەکانی عێراقیش یەن بۆ ئێرە پەنا بۆ سینماتۆگرافەری ئێمە بن تێبینی و درامە عێراقیانە بکە کە وێنەش گیراون یا لە سلێمانیە یا لە هەولێرە یا لە دوهۆک وێنە ئاگیرێن بۆچی لەبەرەوەی کە ئەم دوو زانکۆیە زانکۆی سەلاحەدین و زانکۆی سلێمانی ویسە زانکۆی دوهۆکیش بە هەر سێکیان خەریکن خەڵکی ئەکادیمی خەڵکی تەکنیکی پێگەن و ئیخەنەم کایەوە کەواتە هێزێکە ئەتوانێ بەردەوامی بات بە کۆی دامەزراوەی فیلمسازی لە کوردستانە بۆیە هیوادارم ینی ئەم پشتیوانیانە لە دوایە وردوردە بۆی زیابێ حکومەت چاوی زیاتری لێ بێلەوەی کە ئەم کایە توانێت لە ئایندا چه خزمەتێکی گەورەی منەتەوەی بکات کاک دکتۆر دڵنیام کە جەنابەت بۆ نمونە کۆمەڵێ نەقدت هەیە لەبارەوەی کە ئەکرا لەو 33 ساڵی ڕابردوشتی زۆر باشتر بکرێ زمینی باشتر هەبێ و بە دەستگای باشتر مامەڵەی سینەما بکرێ و سینەما بخێتە خزمەتی و قەزیەوە کە جەنابەت باست کرد لەو ماوەی ڕابردوو بینیمانیان لە 10 ساڵی ڕابردووە بەردەوام فستیڤال دروستە بێت ینی ڕاستە بەشی لە فستیڤالەکان ناتوانن بەردەوام بن بەڵام فستیڤالی شەیە توانێتی بەردەوام بێ و لە سلێمانی فستیڤال هەبوو لە دوهۆکە بوو ڕەنگە لە شار و شارشتەکانی تر فستیڤالی دیکە هەبوو بێتن بۆ 2 ساڵ بۆ 3 ساڵ بەردەوام بوو بێتن ئەم فستیڤالانە چی خوێندنەوەی تۆ بۆەوەی کە ئەگەر ئێمە حکوومەت زۆر پەرۆژ نەبووە و دام و دەستگاکانی بەباشی ئەدای ئەم کاریان نەکردووە بەڵام هەوڵەکان هەر بەردەوامن لە شێوازی جۆرا و جۆرانی بەرهەمێنانی کورتە فیلمە بەرهەمێنانی فیلمی بەڵگەیە دروستکردنی فستیڤالە ئەمە شایانیەوەیە کە ئومێدی لەسەر هەڵچنین لە ڕاستیە حکومەت ویستوێتی ئیش بکە کاکسە بەس بەڵام کێشە سەرچەکە لەکووە وەزارەتی ڕۆشنبیری حکومەتی هەرێمی کوردستان پێویستی بۆیە سیاسەتی کەلتوری هەبێت ئەم سیاسەتی کەلتوریە کۆی چالاکیە ڕۆشنبیری و هونەری و ئەدەبیەکان ئەبێ بخاتە چوارچەوەی خۆیەوە یعنی ئەو خیتابە سیاسی و کۆمەڵایەتی تەنانەت حکومەتیش ئێوێ ئاراستەی کۆمەلگاکەی خۆی یا ئاراستەی دەرەوەی بکە ئەبێ لە چوارچەوەی سیاسەتی کەلتوریات جێگەی بکاتەوە هەموو فیلمانی بەرەم هاتوون هەموو نمایشەشانەوەی بەرەم هاتوون هەموو ئەو شتانە بەبێ کۆمەکی دەستگاکانی حکومەت نەکراون لە ڕاستیە فستیڤاڵی سلێمانی دوهۆک هەولێر فستیڤال دژتیرۆرەکە هەولێر و چەندەها فستیڤاڵی تر کراون فستیڤاڵی چرا کراوە لە هەڵەبجە فستیڤاڵی فیلمی دۆکمنتری کراوە چەندەها فستیڤال لە گەرمیان کراون هەموو ئەمانە فەندی حکومەتی لە پشتەوەیە لە ڕاستیە ویستوشێتی فەندی بکە بەڵام کێشەکە لەوەی ئەگەر ئەمە لە چوارچەوەی سیاسەتێکی کەلتوری بەهێزە دابڕێژرێتەوە ئەتوانێت خزمەتی زیاتر بکە ناتوانین بڵین ئەم فستیڤاڵانە خزمەتیان بەکایی کەلتور و هونەر و سینەمانە کردووە لە ڕاستیە بە پێچەوانەوە خزمەتێکی زۆر باشیان کردووە بتوانیمانە لانی کەم جۆرێک لە کۆبوونەوەی هەر چوار پارچەی کوردستان لە دوهۆک لە هەولێر لە سلێمانی بکەین ینی من چەندەها فیلمی هاوڕێیانی فیلمسازی باکوورم لە فستیڤاڵی دوهۆک بینیوە لە فستیڤاڵی سلێمانی فیلمەکانی تری باکوور ڕۆژاوە
و ڕۆژهڵاتم بینیوە لە ڕاستیە ئەوان دێنە ئێرە دەچینە دوهۆک لەوێ ئەم کۆبوونەوەی هورەرمەندانە پێکەوە چەنەها پرۆژەی هاوبەشی لێکەوتوتەوە و شتی زۆر باشی لێکەوێتەوە تانانت لە پانێڵەکانە ساڵی پار ئمە لە فستیڤالی دۆک لە دوو پانێڵا من بەشداریم کردو لەویە قسەی زۆر جدی کراوە لەسەرەوەی کە چۆن ڕێک بخرێتەوە ئەم شتانە بۆیە کۆی کایی فیلمسازی و کۆی کایی کەلتور لەم نیشتیمانە پێویستی بە ڕێکخستنەوەیە ڕێخستنەوەش لە میانەی سیاسەتی کەلتوریەوە کرێ کە وەزارەتی ڕۆشنبیری وەکو ئەرچێگە بێ جێبەجێ بکە و بیخاتە بەردەمی حکوومەت بەگشتی لەبەرەوەی کە حکوومەت ئەو لانەی داوەتە دەست وزارەتی ڕۆشنبیری ڕاستە کۆمەڵێکی زۆر ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی هەن ئەمانیش ئیشی زۆر گەوراکەن لەم کای کەلتورە لە ڕاستیە بە کۆمەکی ئەوان نەبووایە بەشێکی باش لەم چالاکیانە ناکرا لەبەرەوەی کە ئەم ڕێکخراوانە هەر چۆنێکە فەندی خۆیانە پیاکەن ئیتر لە دەرەوەی هێنن لەگەڵ حکوومەتە هێنن لە چۆی هێنن گرنگەوەی ئەوان خزمەتی کایە کەلتوریەکەی پێکەن ئەوان و حکوومەت پێکەوە ئەگەر حکوومەتیش بێت تەنانەت چالاکیەکانی ئەوش بخاتە ناو چوارچەوەی سیاسەتی کەلتوری خۆیەوە ئەتوانێت کۆمەکێکی گەورەتر دنیایەکی ڕۆشنتر دید و جیهانبینیەکی فراوانتر و جیاوازترمان هەبێ دەربارەی نەتەوەکەمان و کەلتوری نەتەوەکەمان تا بتوانین بەو شوناسە کەلتوریەوە بەرەو ڕووی دنیا بینەوە ڕاستێمە بە شوناسی برینەوە بە شوناسی سیاسی و بەرەو ڕووی دنیا بووینەتەوە بەڵام ئەم لایەنەشمان کەم نییە لە ڕاستیە فەرهەنگێکی زۆر دەوڵەمەندمانەیە هونەرمەندی زۆر باش نووسەری زۆر باش لە کای ڕووناکبیریە خەڵکی زۆر باشمانەیە ئەتوانین بە شوناسی کەلتوری شۆ خۆمان بە دنیا بناسێت ئوستاز سەرباری ینی ئەو زەمینەی کە ئێستا هەیە ینی هەستەکەی بۆ نمونە وردە بەرە ئەو قۆناغا ڕۆین کە فیلمساسی کوردی هەبێ ینی هەوڵەکان دڵنیام کە بۆ خەڵکی وەکو بەڕێستان ینی ومێدی گەورەترتان پێ هەیە بەڵام ئەوەی کە تا ئێستا هەیە کە بۆ نمونە ئەم ساڵ ئێمە بەس لە سلێمانی لە ساڵی 2023 بینیمان 3-4 فیلمی درێژ پێشکەشکران و هاتنە سەر شاشەی سینەماکان و پاشان برانە شار و شارچکانی تری کوردستان و پرسی کورتە فیلم هەر لە گەشەکردنایە و ڕەنگە ئێستا بە هەزاران کورتە فیلم بەرەمات بێتن بەشێ لە کەناڵەکانی ڕاگەیاندن ئێستا فۆکسیان لەسەر فیلمی دۆکومنتاری و دیکۆدرامیە کە ئەوەش بۆ خۆی جۆر لە جۆرەکان گەشەی کردووە ئەم جۆرە لە گەشەکردن ئەکرێت بڵین ئێستا زەمینەیەکەیە بۆ دروستبوونی سینەما لە کوردستان ڕاستە من بە بەردەوام ئومێدم هەیە بەوەی کە ئایندێکی گەشترمانە بێ لەوەی ئێستاش یعنی گەر تۆمە بەراورد بکە کاکسەر بەس بنەوەتەکان بزانە چ جۆرە گۆڕانکاریەکی نەوعی ینی لە ڕووی چۆنێتی و کوڵتیەوە دروست بووە ڕاستە خۆی تەکنەلۆجیا گەشەی کردەوە وتمان ئێمە لە سوپەر 35ەوە کە 2.5K بووە بۆ کامێرایەکە 4K و ئێستا باسی 8K شەکەین ئەمە خۆی کاریگەری لەسەر ئێمەش بەجێهێشتووە بەڵام لە ڕووی پیرکردنەوە لە ڕووی بەکارهێنانی کەرەستەکەەوە و ئەو هۆشیاری لە پشتی کامێراکەشەوە ئیشەکە و هۆشیاری لە پشتی بەرەمێنانەکەشەوە ئیشەکە گەشەی کردووە و من ئومێدەوارم و ئەشزانم یا تا ڕادەیەکی زۆر هیوام بەوە هەیە کە نەوەیەکی تری گەنج بەڕێوەیە کاتوانێت دەستکاری زۆر شتی ئێمە بکە لەبەرەوەی کەمنەوەی چ لە کای ئەکادیمیا گەورە بوو بێت چی لە دەروی ئەکادیمیاش گەورە بوو بێ مهم ئێمە ئیندستریەکەمان بۆ دروست بووە مهمەوە کایەکمان بۆ دروست بووە فیلمی تیا بەرهەمیە شۆرت فیلم بە بەردەوام بەرهەمیە فیلمی درێژ تەسەور ناکەی مەسەلەن لە کابینەیە کەمی حکوومەتی یاریمی کوردستانەوە تا کابینەی نزیکەی 130 فیلم بەرەم هاتووە 130 فیلمی درێژ لە کوردستانە بەرەم هاتووە خۆمەکەم نییە لە ڕاستیە و ئەمە ئیشی زۆر گەورەیە ینی شتێکە بۆ نەتەوەیەکی بەندەستی وەکو ئێمە کە خاوەنی دەوڵەت نییە بە حکوومەتێکی هەرێم و بە کۆمەکی با بڵین کەرتی تایبەت بتوانین 130 فیلمی درێژ بەرهەم بێنی لە ماوەی ئەم چەند ساڵی دروستبوونی حکوومەتی یاریمی کوردستانەوە کەم نییە لە ڕاستیە و ئەو وڵاتانەی کە وەکو ئێمە بن ئەو نەتوانێت وەکو ئێمە بەڕەنگە خاوەنی 20 فیلمیش نەبن کەواتە ئێمە ئیش کراوە بڵێن ئیش نەکراوە ئیش کراوە بەڵام ئەمە ڕێخستنەوە و هەوڵی زیاتر و هێنانە کایی کادری لێهاتووی گەنج لەمەوە جواب بۆ ناوم کایە و کردنەوەی دەرگا بەڕوویانە شتی زۆر گەورەتر دروستەکە ئیسا لە سلێمانی لەم کاتەیە 2 فیلمی تری درێژ لە وێنەگرتنە لە قۆناغی وێنەگرتنە کە ئەمە شتێکی زۆر باشە و ئومێد بەخشە و بەشێکی باش لە دەرچۆکانی بەشی فیلمسازی چ زانکۆی سەلاحەدین چ زانکۆی سلێمانی لەناوم کایان ئێستا ئەوانن ئەوانی کە فیلم دروستەکەن دەرهێنەر یەکێک لە فیلمەکان دەرچووی بەشی فیلمسازیە ئەم فیلمانەی لەم دوایە لە سلێمانی پێشکەشکران یەکێک لە دەرهێنەری فیلمەکان دەرچووی بەشی فیلمسازی زانکۆی سلێمانیە ئەوانی تر سینەماتۆگرافەرەکان کرو ئەسیستەنت دایرێکتەرەکان تەنان ئەکتەرەکانیش دەرچووی بەشی فیلمسازین یا لە زانکۆی سەلاحەدین یا لە زانکۆی سلێمانی و ئەمە زۆر گرنگە بۆ ئێمە ئومێدەوارم گەشەی زیاتر بکە و هیوادارم گەشەی زیاتر بکە تا ڕادەیەکی زۆر
زۆر شادمانم بۆی کە و گەشتبینم کە دڵنیام گەشەی زۆر زیاتر و باشتری شەکە. ئوستازی خۆشەویست، من لە قسەکانی جەنابەتەوە تێگەیشتم کە ئاماژەی باشن بۆ گەشەی سینەمای کوردی و دەرفەت و دەلاقی باشیش کراونەتەوە. پێم خۆشە پرسیارەکەەوە لێ بکەم کە ئایا ئەو فیلمانە زیاتر بۆ ناوخۆی کۆمەڵگەی کوردین یان هەندێ دەرچە و دەلاقی تازەش کراونەتەوە لەوەی کە فیلمی کوردی لە مەحفەلی نێودەوڵەتیش ببیندرێ، لە فستیڤالە نێودەوڵەتیەکان مشارەکەی هەبێ و جۆرە لە جۆرەکان توانی بێتی ڕەبتێک دروستکە لە نێوان کۆمەڵگەی کوردی و کۆمەڵگەی جیهانیا. لە ڕاستیە ئێمە تا ئێستا پەیوەندیمان لەگەڵ دەرەوەی خۆمان بەتەنیا لە ڕێی فستیڤالەکانەوە، یان تا ئێستا فیلمی کوردی نەیتوانێت بچێت لە سینەماکانی دەرەوە فرۆش بکە. بۆچی؟ لەبەر کواڵەتیە. بۆ نمونە بۆ فیلمی هندیە توانێ ئێمە بکە، بۆ فیلمی عەرەبیە توانێ ئێمە بکە، بۆ فیلمێکی هۆلیوودیت لە ئێمە فرۆشەکە، بۆ فیلمێکی ئەوروپیە لە ئێمە فرۆشەکە. بەرهێمێنانەکە کواڵەتیە. کێشەی ئێمە لە شوێنێکە کاکسەر بەس کە ئێمە توانستی جێڕانەوەمان جیاوازە، یا توانستی جێڕانەوەمان ئەتوانم بڵم لاوازە، لەگەڵی کە لە تەکنیکا بەرەو پێشەوە چوین چیرۆکێکی زۆر زۆرمان هەیە. لە ڕاستیە بڕوا ناکەم لەم خۆرەڵاتی ناوە ڕاستەیە نەتەوە هەبێ بەقەدەر کورد چیرۆکی هەبێ، چ لە ناو فۆلکلۆرمانەوە تاکوی ئێستەمان ئەو هەموو ئازار و برین و مەینەتی و شۆڕش و بەرخودان و قوربانی ئێمە پیای تێپەڕیوین، کەم نەتەوە هەیە لەم خۆرەڵاتی ناوە ڕاستەیە بە هەمانەم شتات تێپەڕی بێ. بەڵام بۆ ئەمانە نابن بە فیلمی باش، لەبەروی کە ئێمە توانستی جێڕانەوەکەمان، بنیادی جێڕانەوەی فیلمەکانمان بە دروستی و بە باشی ناکەین. ئیشی کای ئەکادیمیە کە ئەمە ڕاستکاتەوە، یعنی ئیشی ئەوەیە کە ئەکادیمیا بێ ئەمەمان بۆ ڕاستکاتەوە، ئەو کاتە ئەم فیلمانە ئەتوانن لە دەرگای سینەماکانیش بن. وەک جنابەت ئاماژۆ پێیا چوینەتە مەحافلی دەولیەوە، یعنی ئێمە چوینەتە ناو کۆمەلگای نێودەوڵەتیەوە، بەڵام لە میانەی فستیڤالەکانەوە. هەچەنە من ڕەخنم لە بەشێک لەو فیلمانەشەیە کە جۆرە وێنەیەکی تا ڕادەیەک خراپی ئەم کۆمەلگاشیان نەقڵ کردوێتە دەرەوە. من لەگەڵەوەم ڕەخنەی کۆمەڵایەتیمان هەبێ، لەگەڵەوەم سینەما بتوانێت پەنجە بخاتە سەر و برینە کۆمەڵایەتیانەشی کە ئێمە هەمانن، بەڵام نەتەوەیەکی بندەستی ژێردەستی چەوساوە، هێشتا وێنەی خۆی وێنە گەشەکەی بەرخودانی خۆی بە جوانی بە دنیا نەناساندووە، تۆ بی وەک نەتەوەیکی ژن کوشپشانی بی. ئەمە بەلای منەوە جۆرێکە لە خراپە بەرامبەرنەتەوەکی خۆتێکی وەکو نەتەوەیەکی چەوسێنەر بیناسێنی بە هەمان شێوەیە، لەبەرەوەی ئەم نەتەوەی خۆی چەوساوەیە. ینی تۆ بی ئیش لەسەرەوە بکەی بڵێ وڵاکە منەتەوایەتی هەیە لە کوردستانە بەهۆی کوردەوە چەوسێتەوە، ئەگەر حقیقەتیشی تیابێ، حقیقەتێکی تاڵیشی تیابێ، بەلای منەوە جارەکە ئێمە لەو قۆناغانین ئەمە بە دنیا بڵین، بەقەدرەوەی کە جارە پێویستیمان پێێتی برینەکەی خۆمان، زامی خۆمان، ئاریشەکانی خۆمان لە دوای وێنە جوانەکانی قوربانی و بەرخودانی خۆمان پیشانی دنیا بین. کەم نەتەوە هەیە لە دنیا ئیشی لەسەر ئەوە نەکردبێ کە یەکەم جار وێنە جوان و گەشەکەی خۆی پیشانی دنیا بە دوایی هێدی دێنە سەرەوەی کە پێتان بڵێن ئێمە چین و چین. یعنی بەڕای من یەکێک لە ئەو هێزە زۆ گەورانەی کە توانی ببێتە پاڵپشتێک بۆ دامەزرانی دەوڵەتی ئیسرائیل سینەمایە. بۆ نمونە لە 1945 کاتی ئالان ڕینەیەت فیلمی نایتان فۆک دروستەکە، ئەنجا هۆشیاری دروستە بێ بەرامبەر بە جینۆسایدی جوولەکەکان. ئەنجا جۆرێک لە هۆشیاری دروستە بێ پێمان ئەڵێن ئەمە نەتەوەیەکەیە یا ئاینێکەیە، گروپێک لە خەڵەکە ناویان جوولەکەی و بەم شێوازە چەوسێنراونەتەوە. نووسەرێکی یا توێژەرێکی کۆمەڵایەتی بەناو بانگ هێ ناوی ساڤیجە باسیەوە کە ئەڵێ هۆلۆکۆست بێجگە لە نەوەی یەکەم کە ڕاستەوخۆ بەربرینەکە کەوتون تەنانەت لە ناو دەوڵەتی ئیسرائیلیشە، هەتاکو ئەو فیلمەی ئالان ڕینە دروست نەبوو، خەڵک زۆر ئاگەی لە هۆلۆکۆست نەبوو، کەواتە ئەمە سینەمایە ئەتوانە بچێتە پشتی نەتەوەیەکەوە گروپێکی ئینسانیەوە کە بتوانێت کۆمەکی بک بۆی کە دنیا سەیری ئەمرینە بکات و هەست بە شەرمەزاری بک و ئەبێ قەرەبووی بکاتەوە. بۆیە هیوادارم بتوانین ئەمنەوەی ترکیان بە شێوازێکی دروستتر چیرۆکەکانی برینی ئێمە ئاریشەکانمان بە دنیا بگێنن بۆی کە بن بە پاڵپشتێکی زۆر باش بۆ بەدیهێنانی ئەو خەونە نەتەوەیەی کورتەتی لە دروستکردن دەوڵەتی خۆیان. مامۆستا پێم خۆشە لەسەر ئەم تەوەرە بمێنینەوە لەوەی کە بە تایبەتی بەڕێزت باسی چیرۆکت کرد، باسی سیناریۆی فیلمەکانت کرد. ڕەنگە بە جۆر لە جۆرەکان ئێستا هەندێک لە دەوڵەتانی دنیا قەیرانی سیناریۆیان هەیە، بێ بە تایبەتی ئەگەر و سیناریۆیانە سیناریۆی واقعی بن لە واقعی کۆمەلگا کۆرجیرا بێتن. ئێمە ینی بۆ نمونە خۆمان میلەتێکی کردنەوە تراژیدیەکان ژیاوین، ڕەنگە ئێستا لە ناو کارەساتی هەڵەبجەیە کە ئێمە 16 یادیەکەینەوە دەیان چیرۆکی هەتا لە چوارچێوەی تەنها گێڕانەوەی ژیان یەک تاکە کەسەوە، یەک خێزانی بچووکەوە
لە گوندێکە شایانی ئەوە بێ کە گەورەترین چیرۆکی لەسەر دروست بکرێەوە گەورەترین سینناروی لێ بەرەم بهێنرێ واشتی زۆر گەورەشی لەسەر تەنانەت سەرنجی جیهانیشی بۆ بەڕای بکێشێ لەو ڕوودا و تازانەی کە ڕەنگێشتا خوێنەکەی قەتماغی نەکرد بێ لە ئەنفالی یەزیدەکان ناکەوتەوە یان یەکێکی دیکە لەوانەیە کە ئێمە هێشتا و پێویست کارمان لەسەر نەکردووە 1970 ئەنفال ینی کۆمەڵ ڕووداوی تراژیدی هەیە کە ئەتوانین ینی بەڕاستی لە شوێنەوەی کە لە خەیاڵەوە بهێنین لە واقعەوە بهێنین خوێنەوە جەنابەت بۆمەیان چییە بەڕاستی ئەمە وەکوتم پڕپڕین لە چیرۆک بەڵام هێزی جێڕانەوە کەمان باش نییە ینی وەکوتم هیچ نەتوێک بە قەدر ئێمە چیرۆکی نییە لە ڕاست لە بەتایبەتی لە خۆرەڵاتی ناوەڕاستە دنیایەک چیرۆکمان هەیە بەڵام چۆن ئەم چیرۆکە بجێڕینەوە ئەمە پرسیارە سەرچێکی ئێمەیە چۆن بتوانین بنیادێکی جێڕانەوەی تەندروست بێنینەکایەوە بۆ گەیاندنی ئەم چیرۆکانە بە دنیا ئەمە کێشە سەرچێکی ئێمە لە چۆ دەست بۆ برین بەرین ینی لە چۆ قسە لەسەر ئەم برینە بکەین و چۆنی قسەی لەسەر بکەین من نمونێکی زۆر بچووک باسەکەم بە خێرایی بۆت کاکسەر بەس من تەلەبەی ماستەر بووم لە زانکۆیەک لە بریتانیا لەگەڵ من و خێزانەکەشمان دوکمان تەلەبەی ماستەر بووینم کۆمەڵێکمان لەگەڵا بوو ئینگلیزی تیابوو خەڵکی فنلەندا کشێکی تیابوو ئەرجنتینی بۆ خۆت زانی بریتانیا کۆمبنیشنە ینی کۆمەڵێکی زۆر لە خەڵک پێکەوە لێ کۆبوون تۆ لە بەروی کە وڵاتی خوێندنە باس لەو کرا چی پێشکەشەکەین وەکو چیرۆک بۆ ئەوی کە بکرێتە سینناریۆ لە دوای فیلمی لێ دروستکەین ئێمە هەردووکمان قسەمان لەسەرم ئاریشە و زام و ئەو ئیشی لەسەر سنوور و مەساتی کورد لەسەر سنوورەکە من چوون لەسەر کەرکووک ئیشم کرد چۆن مناڵێکی کەرکووکی ئێوە بگەڕێتەوە بۆ قەڵای کەرکووک ماڵە کۆنەکەیان بدۆزێتەوە ئەسڵ ناڵم چێتە ژوورەوە بۆ قەڵاکە ینی سێرەکەم ئەوانی تر نەتەوەکانی تر شتەکە چیرۆکەکانیان زۆ سادێت تەنانەت کچێکی ئارلندیمان لەگەڵا بوو چیرۆکی لەسەرەوە نووسی بوو کە پیاوێک بەنگ لە خەڵەسێک گۆرەوەکانی بۆ نادۆزرێتەوە یەکێکی کە لەسەر ڕێکبی کردبووی هیچ کە لەسەر فوتبۆڵ کردبووی کە دوایی یا قسەمان کرد بە ئێمەیانوت ئێوە بە بەردەوام باسی مردن و مەسات و کارە ساتوەکەن ما مساکمانە بوو ناوی نایجڵ بووتی ئەو ئەمان خەڵکی مێدڵیستن خەڵکی خۆڕڵاتی ناوەڕاستن و کوردن نەتەوەیەکەن ئەمەندایان چیرۆکی زام و ئازار و برین هەیە بەسەدان فیلمی لەسەر دروست بکەن هێشتا مافی نایانێ ڕێگان بە من ناقسم لەسەرەوە کرد کە مۆزوعەکە ئینسانی بوونە ئێمە نەتەوەیەکی چەساوین ئێمە نەتەوەیەکین بە بەردەوام ئازارە چێژین ئەگەرم ئازارن لە ڕێی سینەماوە نەگەێنین بە ئێوە نازانن کورد یعنی پێشەوەی کێمە بناسین بەعزیشان هەر نانەزانی کورد چێە چیە وردە وردە پێمان ناساندن لە ڕێگەی چەند فیلمێکمانێ ناپشانماندان ئێمە ئاواین ئێمە واین ئێمە واین کەواتە ئێمە چیرۆکمان هەیە بەڵام ئازا ئەو کەسەیە کە ئەتوانێت ئەوەندە بە باشی بیجێڕێتەوە سەرنجی دنیا بۆ خۆی بەرێ هەچ کاتێ توانیمان بە باشی بیجێڕینەوە سەرنجی دنیا بۆ خۆمان ڕابکێشین بە دڵنایی ئەوە بێتە پاڵپشتیش بۆ گوتارە سیاسەکەی ئێمە وەکوونەتەوە کە دنیا شەرمەزار بکەین لە بەردەمی هەموو ئەو مەرگەساتەی کە ئەوان لی بەرپرسیارن و بەسەر ئێمە هاتوو کاک دکتۆر دڵشاد سوپاس و ڕێز بۆ بەشداریت لە بەرنامەی ڕاڤا تەوەرەکە تەوەرێکی فرەلایەنە فرە ڕوانگە و فرە جەمسەرە لە داهاتووە لەگەڵ جەنابەت بەردەوامە بین و پێمان خۆشە بەڕاستی ئەم بۆ چوونانەی جەنابەت هەم پەخش بکەین و هەموو بە جۆرێکیش بێکە بگاتە لایەنی معنی بگاتە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لەوەی کە ئەم پەرۆشیە ئەم تێگەیشتنە تازەیە بۆ سینەما بۆ کاریگەری کللتور بۆ هێزی نەرم باشتر بگات و خزمەتەکەی ئێوە و ڕوانگە و بچوونەکانتان باشتر بگاتە دەسی و خەڵکانی بەرپرس لە وڵاتە سپاس بۆ جەنابەت کە لە بەرنامەی ڕاڤە بەشدار بوویت بۆ ئومێدەی کە بتوانین لە دەرفەتی تریش لەگەڵ جەنابەت گفتوگۆ بکەین زۆر سپاس بۆ ئێوە ئەزیزان بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ڕاڤە تا ڕاڤەکردنێکی تر بەخواتان ئەسپێرین